دیداری کوردناسی لە سلێمانی بۆ مشتومڕ گۆڕدرا و کاردانەوەکان تا دێ زیاد دەکەن لەلایەکی تریشەوە هاتشۆی کەرکوو ڕەحم بە کەس ناکەنەوە تا سایارەیەکی خۆشیان غەرامە کردووە مان و چەناوەڵێکی دیکەم بۆ هێناوە. سڵاوتان لێبێت. ئەمە دوو ڕۆژە مشتومڕی سەر نمایشەکەی زانکۆی ئەمریکی لە سلێمانی کۆتایی نەهاتووە لە دواهەمین ڕۆژی دیداری کوردناسی. گروپێکی ڕۆژاوای کوردستان نمایشێکی هونەریان پێشکەش کرد. لە کۆتایی پەچە و برقەی سەریان لێکردەوە وەک ئاماژەیەک بۆ ڕزگاربوون لە کۆت و بەندی داعش. بانخوازی ئاینی حاجی کاروان ئەم نمایشەی با سوکایەتیکردن بە نیقاب و ئاینی ئیسلام ناوبردوو ڕایگەیان کە ئەسکاڵای یاسایی لادژی زانکۆکە تۆمار کردووە. هەڵکەوتەلەبی بەرپرسی پەیوەندەکانی زانکۆی ئەمریکی بە 1964 وت ئێمە ڕێزێکی تەواوی ئاینی ئیسلام دەگرین. ئەوەی کراوە مەبەست لێی ڕزگاربوون بووە لە دەسەڵاتەکەی داعش. لا تۆڕە کۆمەڵایەتەکانیش وەک هەموو بابەتێکی تر قسەی زۆریان لەسەر کراوە. هەندێک لەگەڵ قسەکەی حاجی کاروانن و هەندێکی تریش دەڵێن تەنیا مەبەست لێی بانگەشەی هەڵبژاردنە. ئیدارەی کەرکووک ئەوەندە سوور و مکوڕە لەسەر جێبەجێکردنی یاسا تەنانەت چاوپۆشی لە خۆشیان ناکەنەوە تا لە هەنگاوێکی دەگمەن بۆ جەختکردنەوە لە سەر سەروەری یاسا قایمقامەتی کەرکووک ئۆتۆمبیلێکی بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی شارەکەی بە بڕی 1 ملیۆن دینار سزادا. بەلاحیایچی قایمقامی کەرکووک ڕایگەیان کە ئۆتۆمبیلێکی جۆری تۆیۆتا ڕافۆری سەر بە پۆلیسی هاتوچۆ بەهۆی پارکردنی لەسەر شۆستە لە شەقامی ڕێگای بەغدا سزای 1 ملیۆن دیناری بۆ نووسراوە. ئەوکا دوو شۆفێری دیکەش بەهۆی فرێدانی پاشماوە لە ئۆتۆمبیلەکانیانەوە هەرێکەیان بە بڕی 250,000 دینار سزا دراون. جاگەدار بن و سەرپێچی یاسای هاتوچۆ مەکەن ئەوان خۆیان سزا بدەن بۆ سەرپێچی هاوڵاتیان هەر ئاوی لێ ناخۆنەوە. دەرچووێکی کۆلێژی شەریعەی خەڵکی هەولێر بە ناوی عیزەدین حامد لە هەنگاوێکی ناوازەدا بۆ یەکەم جار لەسەر ئاستی جیهان دوای 2 ساڵ کۆششی بەردەوام قورئانی پیرۆزی بە زمانی ئاماژە نووسیەوە. مامۆستا عیزەدین دوو خوشک و برایەکی نابیستی هەیە. ئەمە بووە بە هۆکارێک بۆ ئەوەی ئەو کارە بکات. بەڵام هەنگاوەکەی دەتوانێت بۆ پرۆژەکە هەموو نابیستان بێت. ڕەزامەندی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامیشی کوردستانیشی وەرگرتووە وەک کارێکی شەرعی و پێویست ستایش کراوە. تا ئێستا 1000 دانە لەم قورئانە چاپ کراوە بەسەر شارەکانی کوردستان و عێراقدا بەش کراوە. تەنانەت گەیشتوتە وڵاتی سعودیەش. مامۆستا عیزەدین داوا لە خێرخوازان و لایەنە پەیوەندیدارەکان دەکات هاوکاری بن بۆ چاپکردنی ژمارەیەکی زیاتری قورئانەکە تا بگاتە دەستی هەموو نابیستێک کە پێویستی پێیەتی. ئەم دووسێ ڕۆژە لە سلێمانی شوێنی جارانی کارگەی جگەرەکە بەرناکەوێت بە هەزاران قوتابی دەچنە ئەوێ و گفتوگۆ دەکەن و فۆرم پڕ دەکەنەوە بۆ ئەوەی بزانن ساڵانی داهاتوو چی بەچی دەکەن. بۆنەکە سێمین پێشەنگای نێکستێپە زۆربەی زانکۆ و پەیمانگا گەورە و دیارەکان لەوێ کۆبوونەتەوە. دەرچوانی پۆلی 12ش دەچن بزانن چی لەوانەوە نزیکە و نمرەکەیان بە کەڵکی چی دێت. خەڵکی دیکەش هەر بۆ سەردان دەچن. ئەڤین قادر یەکێکە لە دامەزرێنەرانی ئەو پێشەنگایە بە 1964 ورد زیاتر لە 30 زانکۆ و پەیمانگا لێرە کۆبوونەتەوە و 60 کورسی خۆڕاییمان بۆ خوێندکاران وەرگرتووە. ئەو خوێندکارانەش کە دێنە ئێرە زۆر سوود دەبینن. جا هەر لەوێش تیمێکی شارەزا هەیە ڕاوێژ دەدەن با قوتابیەکان چۆن زانکۆلاین پڕ بکەنەوە. سەرشتا ڕاتێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 1964 هەیە هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ جوتیاران تایبەت جوتیارانی سلێمانی و جوتیارانی گەرمیانیش. سایلۆی سلێمانی ڕایگەیاندووە کە لە سبەینێ سێشەممەوە ئەو جوتیارانەی کە بڕی کەمتر لە 50 تۆن گەنمیان ڕادستی سایلۆ کردووە پارەیان بۆ هاتۆ دەتوانن لە سبەینەوە چەکەکانیان وەرگرن لە بیتاقە 1 تاوەکو بیتاقەی 113 دەتوانن سەردانیان بکەن. حتمما ئەوان ئاماژەیان بەوە کردووە ئەوانەی زیاتر لە 50 تۆنیان ڕادست کردووە نایانگرێتەوە چەکیان نادەنێت جارە لەبەرەوە پارەکە بۆ ئەوان نەهاتووە. بەڵام ئەوانەی کەمتر لە 50 تۆنیان ڕادست کردووە دەتوانن بچن چەکەکانیان وەرگرن. سایلۆی گەرمیانیش ڕایگەیان ئەوان لە چوارشەمەوە ینی لە دوو بەیانیەوە لە بیتاقە 1 تاوەکو ژمارە 100 دەتوانن بچن چەکەکانیان وەرگرن و لە بانک پارەکانیان وەربگرن. پێشتر وەزارەتی بازرگانی عێراقەوەی ڕاگەیاندبوو کە 57 ملیار دینار لە ئێستادا وەکو گژمەیەک بۆ پارەی جوتیارانی هەرێمی کوردستان نێردراوە. لەو بڕە 25 ملیار دیناری بۆ جوتیارانی سلێمانی و هەڵەبجەیە
20 میلیارد دینار بۆ جوتیارانی هەولێر و 12 میلیارد دیناریش بۆ جوتیارانی دهۆک خەرج کراوە. حتمما ئەمە پارەی کۆتایی نییە، بەردەوام دەبن لە پارەناردن و جوتیاران دەتوانن چەکی ئەو پارەی ئەو قوتە و گەنمەی کە ڕادستی سایلۆکانیان کردووە وردە وردە وەربگرنەوە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایە.